سڵاوتان لەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. لیستی دابەشکردنی موچەی سبەی سێشەممە ڕاگەندرا و بڕیارە موچەی وەزارەتی کاروباری شەهیدان و کەسوکاری شەهیدان و زیندانیانی سیاسی لەگەڵ هێزەکانی زێرەڤانی و بەرگری و فریاکەوتن و لیواکانی نەوت و گاز دابەش بکرێت. بەپێی زانیاریەکانی شارپرێز بڕیارە ڕۆژی چوارشەممەش موچەی وەزارەتی پەروەردە دابەش بکرێت. ئەمە لە کاتێکدایە زیاتر لە هەفتەیەکە دابەشکردنی موچە لە هەرێمی کوردستان دەستی پێکردووە و تا ئێستا تەنها 3 وەزارەت با تەواوی موچەیان وەرگرتووە. لێخۆشبوونی لە 115 کرێی کارەبا دەچێتە بواری جێبەجێکردنەوە. باجۆرەی ڕاگەندراوێکی وەزارەتی کارەبا کەمال محەممەد ساڵح وەزیری کارەبا بە مەبەستی جێبەجێکردنی لێخۆشبوونی لە 115 کرێی کارەبای هاوبەشانی کارەبا فەرمانێکی کارگەڕی دەرکرد و بە هۆیەوە فەرمانەکانی تایبەتمەندی کارەبا دەتوانن بە داشکاندنی ئەو ڕێژەیە کرێی کارەبا لە هاوبەشانی کارەبا وەربگرن. ئەوەش ڕوونکراوەتەوە ئەو هاوبەشانەی کە قەرزاری کری کارەبان و قەرزەکانیان کەڵەکە بووە دەتوانن لە ماوەی 2 مانگی کۆتایی ئەمساڵ بۆ دانەوەی قەرزەکانیان سەردانی فەرمانگەکانی کارەبا بکەن. وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکاری نوێی لەبارەی مامۆستایانی وانەبێژ دەرکرد و ڕایدەگەیەنێت بڕیارەنداوە بە پێدانی دەسەڵات با بەڕێوبەری پەروەردەی قەزاکان بە دانانی مامۆستایانی وانەبێژی دانەمەزرا و لە باخچەی منداڵان و قوتابخانە و خوێندنگەکان. ڕێکارەکانی ئاڕاستی بەڕێوبەرێتیە گشتیەکانی پەروەردەکانی هەولێر، سلێمانی، دهۆک، هەڵەبجە و گەرمیان کردووە و لە 18 ڕێکار پێکهاتووە. ماوەی 15 ڕۆژە شۆفێری بەرهەڵگرەکانی مەرزی پەروێزخان نەچوونەتە دیوی ئێرانەوە بۆ ئەوەی شتوماک بهێننە ناو هەرێمی کوردستانەوە. ڕایدەگەێنن زوڵممان لێ دەکرێت و هەڕەشەی وەرگرتنەوەی هەڵەکانیشمان لێ دەکرێت. لە بەرامبەریشدا ئێران هۆشداری دەدات. یەکێک لە شۆفێران بە شارپرێسی ڕاگەیان جگە لە وەرگرتنی پارەیەکی زۆر بە ناوی سۆنەر و بیمە و لێدانی ئاوی پاکردنەوە لە ڤایرۆسی کۆرۆنا هێزێکیشان هێناوە هەڕەشەی وەرگرتنەوەی هێڵەکان لە شۆفێرەکان دەکات. لە بەرامبەر ڕاوەستانی جوڵە بازرگانیەکان سەرکوسڵی ئێرانیش لە سلێمانی لە ڕاگەندراوێکدا بڵاوی کردەوە لەگەڵ جەلال نووری سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان کۆبووەتەوە و پێڕاگەیاندون ئەو بەرەودۆخەی لە چەند ڕۆژی پێشوو ڕوویداوە جێگەی قوبوڵ نییە و داوای کردووە هەرچی زووە کێشەکان چارەسەر بکرێن و مەرزەکە بکرێتەوە. پزیشکێک لە قەندیلەوە زانیاری گرنگ لەسەر بەکارهێنانی چەکی کیمیایی لەلایەن تورکیاوە ئاشکرا دەکات. دکتۆر باگەربارەم پزیشک لە هەرێمەکانی پاراستنی مەدیا بە فورات نیوزی وتووە چەکی کیمیایی قەدەغەکراو لە دژی گەریلا بەکاردەهێنرێت لەلایەن دەوڵەتی تورکەوە. دەبێت هیچ کەس و لایەن و دەوڵەتێک ئەمە قوبوڵ نەکات. بەڵام کاتێک پرسەکە پەیوەندی بە کورد و کوردستان و گەریلاوە هەیە ناوەندە نێودەوڵەتیەکان بێدەنگن. ئەو پزیشکە دەژڵێت لە ڕاستیدا ئەو چەکێکی ئێستا دەوڵەتی تورک بەکاری دەهێنێت لەلایەن هەموو وڵاتانەوە قەدەغەکراوە، بەڵام هەندێک دەوڵەت هاوکاری و پشتیوانی دەوڵەتی تورکیان و هەندێکیشیان بێدەنگیان هەڵبژاردووە. ئاشکراشی دەکات دەیسەلمێنم چەکی کیمیایی بەکارهێنراوە و هەندێک ڤیدیۆش تۆمارکراوە کە دەتوانین وەک بەڵگا بیخەینە ڕوو کە پشتڕاستی دەکاتەوە کیمیایی لە دژی گەریلا بەکارهێنراوە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەش کرا. شاد و بەختەوە.